مامۆستا پێشڕەو ئەو شەهیدە شۆڕژگێڕەی ئێستا شەهیدانەکەی ناگاتە نیوەی خانە نشینی کۆنەسی خوڕێک. شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت مامۆستا پێشڕەو لە ساڵی 1957 لە خێزانێکی زەحمەتکێشدا لەدایک بووە. پاش هەرسی شۆڕشی ئەیلول و سەرەتای شۆڕشی نوێ بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1976 پەیوەندی بە ڕێخستنە سەرەتاییەکانی کۆمەڵەوە دەکات. لە ساڵی 1970 پەیوەندی بە شاخەوە دەکات و لەوێ دەبێتە پێشمەرگە. مامۆستا پێشڕەو هەمیشە دژ بە کەسە خراپ و سیخوڕەکان دەوەستایەوە و ڕقی لێیان. هەمیشە بە چاوی سووکەوە سەیری خاکفرۆش و سیخوڕەکانی دەکرد و بەردەوام ڕێگری گەورەی بەردەم براکوژی و کۆتکوژی بووە. هەر بۆیەش چالاکیەکانی ناوشاری بەلاوە گرنگتر بوو، بۆیە گەڕایەوە ناوشار و چالاکیە سیاسی و شۆڕژگێڕیەکانی ناوشاری جێبەجێ دەکرد. پاش دەستگیرکردنی لەلایەن ڕژێمەوە دواتر دەستگیرکردنی منیش لەگەڵ مامۆستا پێشڕەو و چەند هاوڕێیەکی تر بەیەکەوە لە زیندانێکدا بووین. ئەو هەمیشە وەک سەرکردەیەک هانی دەداین و پێی دەوتین کە خۆڕاگر بین لە بەردەم ئازار و ئەشکەنجەکانی ڕژێمی بەعزدا و هیچ نەدرکێنین. هاوڕێیەکمان بە ناوی حاجی محەممەد کە پیاوێکی بەتەمەن بوو لە نێو زیندانەکەی ئێمەدا بوو. کاتێک حاجی محەممەد لەلایەن جەلادەکانەوە برا بۆ ئەشکەنجە پێیان وتبوو کە ئەگەر قسە نەکەیت ئەوە دەبێت بچیتە ناو ئەو بتڵەوە. حاجی محەممەدیش وتبووی من لە ناو ئەو بتڵەدا جێگەم نابێتەوە، بەڵام ئەگەر بەنیازن من قسە بکەم و هاوڕێکانم بدەم بەدەستەوە ئەوە وا باشترە بتڵەکە لە نێو مندا جێ بکەنەوە. کە حاجی محەممەدیان بە بوراوەیی هێنایەوە بۆ ناو زیندان بێ لە مامۆستا پێشڕە و کەس نەیدەوێرا لە حاجی محەممەد نزیک ببێتەوە. مامۆستا پێشڕە و سەری حاجی محەممەدی خستە سەرڕانی و سەد مەخابن لە نێو ژووری زینداندا حاجی محەممەد گیانی پاکی سپارد و شەهید بوو. مامۆستا پێشڕە دوای ئازادبوونی بە لێبوردنی گشتی دووبارە چەکی شەرەف دەکاتەوە شانی و لەلایەن مامجەلال و نەوشیروان مستەفاوە خەڵاتی شۆڕشی پێدەبەخشرێت و هەڵدەبژێدرێت بۆ ئەوەی پلەی بەرزی پێ ببەخشرێت. سەد مەخابن لە 6 حوتی ساڵی 1984 شەهید دەکرێت و دەچێتە ڕیزی کاروانی نەمرانی نیشتیمانەوە. بەڵام بکوژانی نەک هەر سزا نەدراون، بەڵکو بە موچەی باش لەلایەن حکومەت و زلحیزبێکی دێرینی کوردستانەوە پاداش کراون. ئەگەر ورتر لە مێژوو بڕوانین تێدەکەین چەند زوڵممان لە کەسە تێکۆشەرەکانی گەلەکەمان کردووە. ئەوان کێبوون و چیان لێ هات و کەوت نەکوێ. ئێستا دۆخی ژیانی کە سوکاریان چۆنە، چۆن باسییان دەکەین و کێن ئەوانەی لە بری ئەوان باز دەکرێت. ئەمانە و سەدان پرسیاری تریش هەن. ئێستاش پیری بە باڵای ئەو مرۆڤە مەزنەدا هەڵدەدات کە بە دیداری شاد نەبوو، و ئێستاش لە بری ئەو کەسانی تر لەبەری ڕەنج و ماندووبوون و بەرهەمی خوێنی گەشی شەهیدان دەخۆن. ئەوەی بووەتە جێگەی سەرنج و تێوێنی بۆ من شەهیدانەکەی ناگاتە نیوەی خانە نشینی کۆنەسی خوڕێک.